دامەزرا ئەم راپۆرتەمانە بێت لە خولەکانی ئایندەی پرۆگرام پێشکەشتانیەکەین ئەچمە بابەت باستەکانی ترمان بێگومان قایمشلێکێک لە شارە جوانەکانی تری کوردستان لە کوردستانی سووریا تایدا خاوەن ژمارەی بەرچاو لە ناوەندی خوێندنە بێگومان لەسەر ئاستی خوێندنی باڵاش خاوەن زانکۆیەکی تایبەت بەخۆیەتی هاوکارم چەندە شەرناخی لە راپۆرتێکدا لە قامشلۆ باس لە دەستپێکی خوێندنی ساڵی نوێ کات لە زانکۆی قامشلۆ بابێکەوە بینی راپۆرتێک بین. هەگەر هیویا مەدرێ زانگێ دەنەوانە ئەم نەدەهاتن مخۆلبەر تۆمار نەتکرد هیوینە مەزن ژمانە ژەلبێ زانگێ بە و ئەم باوەرن وێ ئەم زانگێ وێ دەنگ بدێ جیهانێژی دەما زانینگەها بوو ما بەکەلۆریا رێجیمێ دخواند ما بداوی کرد متخصص هرم زانینگەها رێجیمێ يعني وەک خەونێکێ بووم گوازی هەرم زانینگەهێکی هەما چی زانینگەه بێ لێدەما دەستپێکێ مناس کرد زانینگەها ڕۆژاوا بوویە براستیژی هشمەندیا خۆ گشت قولات مگۆ تەمام ئەزێ هەرم زانینگەها ڕۆژاوا بلا زمانی من بچێتر زمانی عەرەبی ئەز بخوێنم ئەز هاتم زانینگەها ڕۆژاوا ناوی خۆ تۆمار کرد و مگۆزێ زمان وێژەیە کوردی بخوێنم تەبلیغ و پلەیەم گەلکی بلند بوون ژیم کاری بوو ئەز تشکیت بخوێنم لێم گۆ تەمام بەرا زمانی کوردی بێ زمانی کوردی زگارم بەحسا تەجربەیە خۆ ورد بکەم براستیژی ئاستم گەلکی بلند الوردیتن ji mamosta pêkev û heya xwendekara jî gelek xwendekarê me bi giştî jî pir jêhatînin wek xewnekê ji me re jî gorokê zanîngeha me wek jêr dibe bi erebî muteref duweliyan wê em ê gelkî kêfxweş bibin. بەڵێ دەرانی خۆشەویست لە قامیشلۆ دینەوە پایتەختی کوردستان و